سڵاوتان لێ بە هیوادارم هەمووتان باش بن. بەڕاستی من زۆر بابەت هەیە ڕۆژانە تووشمان ئەبێت، بەڵام کەم لە سۆر هەندێک بابەت قساکەم کە مەدەنیە، کە بابەتێکی مرۆڤانەیە. بەڕاستی ئەم کورتە ڤیدیۆیی کە ئەیکەم یان ئەم هەواڵەی کە ئەمەوێ دروست بکەم ئەمڕۆ پێتان بگێنم کە دوێنێ لە ڕووداوێکی بەڕاستی دڵتەزیێن بوو، ڕووداوێکی زۆر ناخۆش بوو کە هاوکار و هاوپیشەم سۆرانی مام ئیسماعیل تووشە و ڕووداوە بوو لە ڕێگای سلێمانی بۆ هەولێر. بۆ من ئەو بابەتەیە زۆر ئەزیەتی دام. یەک لەبەرەوەی خێزانی لەگەڵیا بوو، دوو لەبەرەوەی هەردووشان هاوڵاتێکی مەدەنین کە من بێ یان سۆران بێ یان زۆر هاوکارێکی ڕۆژنامەنووس و پێشکەشکار خۆمان لەسەر دەنگی خەڵک قسە ئەکەین و خۆشمان لەو شارە ئەژین. یعنی ئەگەر هەر بابەتێک کە ئەوان گیرروگرفتیان لێ هەبێت یان کێشەیەکیان هەبێ، ئەوە بۆ ئێمەشە و بۆ هەموو کەسێکشە کە ئێمە حەزمان لێ قسەی لەسەرکەین و دەنگیان پێ بگەێنین. ئەوەی کە تووشی بوو سۆران یان هەر هاوڵاتێکی مەدەنی، ئێمە لێرە دەنگمان بەرزەکەینەوە بۆەوەی قسە بکەین و دەنگی ئەوانیش بکە، کە ئەگەر ئەوان بەتایبەتی خەڵکی ئەو ناوچەیە کە ڕووداوێکی ئاوایان هەیە، ئێمەش حەزمان لێ دەنگمان یان داوایان لێمان کرد بە ئێمەش بە کوردی قسە ئەکەین. پێم خۆش بووم ڤیدیۆ بکەم لەبەرەوەی دڵم ئازاری پێکێشا کە جۆم لێ بوو خێزانەکەی بۆ شێوازە درندانە مامەڵەیان لەگەڵا کردووە، وەگەر هەر کێشەیەکی کە تووشی بێتەوە تووشی ئێمەیشە بێ، خۆشتر بوو کە ئەوان بە شێوازێکی مەدەنی ئەگەر دەرچوونەتە دەرەوە خۆ پێشاندانەکەن بە مەدەنیانیش تەوایان کردبایە بۆ ئەوەی داوایان لێ کردبایە. خۆ سۆران زۆر کات مووقفی زۆر جوانی نواندووە کە پشتی من بگرێت و خەڵکی کە بگرێت و گەنجی کە بگرێت، داوایان لێ کردبایە یارمەتیان دابایە، دا بەزی و یارمەتیان یەدا بۆ ئەوەی دەنگیان زیاتر بگا. هیوادارم ئەم شێوازانە بەڕاستی دووبارە نەبێتەوە و ئەم ناوچە و ناوچەیەتیانەمان نەبێتەوە، لەبەر ئێمە دەنگی یەک زۆنین، یەک کوردستانین و دەنگی منیش. سڵاوتان هاوڕێ، سەبسکرایبی چەناڵی یوتیوبی هەمید لێ بکەن بۆ هەمیشە بابەتی جیاواز و نوێ